پاڵەوانێتی پاراگلایدینی نێودەوڵەتی بۆ پێکانی پۆیند لە سلێمانی بەڕێوە چوو تیمی کوردی پلەی سێمی بەدەستێنا و تیمی مەنگۆلیا پلەی دووەم و تیمی عەرەبی یوفڵای پلەی یەکەمی بەدەستێنا. منەچمە لای کاروانسینە بەڕێوەبەری وەرشولاوان لە سلێمەکە کاروان چەند دەوڵەت بەشدارییان کرد لەم پاڵەوانێتیە؟ بڵێ ئێمە بەپێی زانیاریانەی کە لە برادرانمان وەرگرتووە 13 وڵاتیە بەشداری کردووە کە زیاد لە 120 یاریزان هاتوونەتە سلێمانی و ناحیە عەربەت ئەم شوێنە. ئێمە وەکو بەڕێوەبەراتی وەرزی پێشتریش ئەمەمان وتووە ئەمە یەکێکە لەو هەنگاوانەی کە گرنگی بە گەشت و گوزاری وەرزشین و پێمان خۆش ئەم جۆرە چالاکیانە بێتە سلێمانی. هاتنی ئەو نوێنەری 13 وڵاتە بۆ ئێرە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە سلێمانی شوێنێکی گونجاوە لە ڕووی ئەمن و ئاسایش و لە ڕووی کەش و هەواوە بۆ هەر پاڵەوانێتێکەمە بەس بێ. ئەمە یەکێکە لە پاڵەوانێتەکان بۆیە زۆر دڵخۆشین هیوادارین لە داهاتووە بتوانرێ وڵاتی زیاتریش بەشداری ئەم پاڵەوانێتیانە بکەن. من یەکەم جارمە بێمە عێراق، خەڵاتی بەشی ئافرەتانم بەدەست هێنا لەم پاڵەوانیەتێدا. زۆر خۆشحاڵم بە بەشداریکردنم لەم پێشبڕکێدا. زۆر سپاس بۆ عێراق. ئەمە ساڵی شەشەمە من دەستم کردووە بە یاری پاراگلایت. ئێمە لەسەر ئاستی تیمەکان کە حەوتیم بوو پلەی سێمان بەدەستێنا لەسەر پاڵەوانێتیەکە کە ئێمە تیمی کوردین وای بە هەموو کوردین تەنها یەک دانەمان تیا بوو کە غێری کورد بێن. دوای ئەمە بەنیازی چین ئەوەی کە لێرەیە سەرکەوتوو بوو. ئیشەڵا بتوانین کە بەشداری لە پاڵەوانێتیەکانی تر بکەین هەر بە ناوی تیمی کوردەوە بڕۆین بۆ وڵاتانی تر لەوێ بەشداری بکەین نەتیجەی باشتر بێنین و بتوانین دواتر بچینە پاڵەوانێتی جیهانیەوە. زۆر سپاس بۆ بەڕێزەیە. بەڵێ ئەوەی کە بینیتان بە بەشداری 13 دەوڵەت پاڵەوانێتی پاراگلایدین بۆ پێکانی پۆیند لە شارۆچکەی عەربەت لە سلێمانی بەڕێوە چوو تیمی کوردی پلەی سێم و تیمی عەرەبی پلەی یەکەم و تیمی مەنگۆلیا پلەی دووەمی بەدەستێنا.